لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لوانەی 162 لەوانەکانی تەفسیر قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بەسە ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما ويسألونك ماذا ينفقون قل العفو كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون. بەڵێ خۆشەویستان لەوانەیە ڕابردووش لە خزمەت ئەوەتەدا بووین کە خوای گەورە سوبحانه وتعالى بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم پرسیارت لێ دەکەن دەربارەی عارەق و دەربارەی قومار وەکو لەوانەکەی ڕابردوو باسمان کرد. ئیتر قل فيهما إثم كبير ومنافع للناس پێیان بڵێ کەوا فيهما واتە لە عارەق و لە قومار إثم كبير گوناهی گەورە و زەرەری گەورە ومنافع للناس وسودیشیان تێدایە وإثمهما أكبر من نفعهما گوناهەکەیان گەورەترە و گوناهەکەیان گەورەترە لە نەفعەکەیان. دیارە وەکو باسمان کرد ئەوە قۆناغێک بوو لە قۆناغەکانی حرامکردنی عارەق و قومار لە دواترێک کە قۆناغی کۆتایی دێت لە سوورەتی المائیدە بە تەواتی حرام دەکرێت. ويسألونك ماذا ينفقون دەربارەی ئینفاق پرسیار لێ دەکەن ئایا چ ببەخشن قل العفو پێیان بڵێ ئەوەی زیادە لێتان بیبەخشن ئابە و شێوەی خوای گەورە ئاەتەکانی خۆی لێتان ڕوون دەکاتەوە تاوەکو فکر بکەنەوە. دەربارەی عارەقیش ئەوەی کەوا پێویست بۆ والله ئاعلەم باسمان کرد دەمێنێتەوە مەیسر دیارە خەمر كل ما خامر العقل خەمر لەوەیەوە هاتێکەوە عقلدا دەپۆشیتن ئیتر هەر شتێکەوە عقل داپۆشی واتە بێهۆشی بکاوە ئینسانەی ئەگەر بە زۆری وەی لێبێ کەمەکەش هەر حرامە ئەوجا عارەق بی بە هەموو شێوازەکانی هەر شەرابێک بی کەوا مسەکر بی ئەوە حرامە وەکو حەدیثەکان کە هینامانەوە و هەر حەبێکی بێهۆشی هەر مخدراتێک بی هەر شتێک بی کەوا ئینسانی بێهۆش بکاتن طبعا حرامە. يسألونك عن الخمر والميسر مەیسریش وەک گوتمان قومار لۆی پێگوترا مەیسر والله ئاعلەم وەکو زۆربەی زانان دەفەرمون لە یوسرەوە هاتێ ئەو کەسەی کەوا ئەو پارەی بەدەست دەکەوی بە ئاسانی بەبێ هیچ ماندیبوونێک بە قومار ئیتر ئەوجە دەیدۆڕێن یاخود دەیباتەوە بە مەیسر. خوای گەورە ئەویش تاوان باز دەکاتن وەک گوتمان لە قۆناغی کۆتایی ئەوە یەک لە قۆناغەکانی عارەق و قومارە کە لە قۆناغی کۆتایی لە سوورەتی ئەلمائیدە بە تەواوەتی خوای گەورە دەفەرمێ فەجتەنیبوو لێی دوورکەونەوە ئەنگۆ لەلایەک بن عارەق و قوماریش لەلایەش کەبی ئەوجە لە ئاخریش دەفەرمێ فهەل ئەنتم منتەهون ئایا ئینتیها دەکەن واز دەینەن بەڵێ کەواتە حرام دەکرێت بە یەکجارێکی. دیارە مەیسر وەکو زانایان کاتێک کە تعریفی دەکەن قومار وهو كل كسب عن طريق المخاطرة والمغالبة هەموو کەسبێک بی ماڵێک کەوا بەدەست بێتن لە ڕێگای مخاتەرە واتە خەتەریاتی تێدای والمغالبة بردنەوەی تێدابی و دۆڕاندنی تێدابی وضابطه أن يكون فيه غانم وغارم کەواتە ئەو معاملەیە لە بینی دوو کەس بی یەکێکیان غانم بی ئەویت کەیان غارم بی یەکێکیان بباتەوە ئەویت کەشیان بدۆڕێ ئەوە قومارە. طبعا تیجارەت وانێ تیجارەت ئالوگۆڕێکە لە نێوان دوو کەس یاخود دوو جیهەتیان دوو شەریکە ڕوودەدا هەر یەک لەوان شتێک کەسب دەکا ئەویان مادەیە کەسب دەکا و دەیکرد ئەویت کەشیان پارە و قازانجوو ئەو مقابلەیە کە لێی وەردەگریتن. بەڵام قومار ئەوەیە کەوا بەبێ ماندیبوون لەسەر هەر شتێک بیتن کەوا یەکیان بباتەوە ئەوەی تریان بدۆڕێنیتن ئەو پارەی لەدەست بداتن. ئیتر وەکو دەڵێتن فیه غانم وغارم کەسێک تێدایە بردیتی و ئەویت کەیان دۆڕایە وەکو معلومیشە ناو هەموو خەڵکی کەوا قومار چییە بە هەر شێوازێک لە شێوازەکان بکرێ لەسەر پارە
هەر مسابقەیەک لەو مسابقاتانەی کەوا غەیری ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیزنی پێدایە وەکو فروسیەت وەکو با بڵێن ئەوەی کە مسابقەی بە ئەسب دەکرێت یاخود هەر شتێکە کەوا شەرع ڕێگا پێدایە غەیری ئەوە لە مسابقات و لە مراهەنات و لە ئەو شتانی کەوا دەکرێت نێوان خەڵکی لەسەر پارە هەمووی حرامە بە مەیسیر حسابە. ئیتر دەفەرمی قل فیهما ئیثم کەبیر، پێیان بڵێ گوناهی گەورەی تێدایە، گوناهی گەورەی تێدایە، ئەو گوناهە گەورانەی کەوا تێیدایە وەکو خوای گەورە سوبحانه وتعالى لە سوورەتی ئەلمائیدە کە لە کۆتا قۆناغدایە لە حرامکردنی عارق و قمار لەوێن دەرە خوای گەورە دەفەرمی إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة. كواتە لەوێن دەرێ خەتەریاتە هەرە گەورەکەی ئەو دووشتە باز دەکاتن ئەویش ئەوێ لە خلالی عارق و هەروەها لە خلالی قمار عداوەت و بەغضا دروست دەبی، ڕق لێبوونەوە ئەوجە بە ظاهری دەربڕین و هەروەها لە ناو دڕ و دەروون طبعاً ئەو ڕق لێبوونەوە دوژمنداریەتێ پەیدا دەبی لە نەتیجەی ئەو بێهۆشبوونەی عەرق و لە نەتیجەی ئەو بردنەوە و دۆڕاندنەی پارەی کەوا لە قمار دروست دەبیتن. ئیتر لە ئەوە مەبەستی شەیطانە لە عارق و هەروها لە قمار کەوە ئەو هەدەفە پێچی فعلا دەی پێچی ويصدكم عن ذكر الله وعن الصلاة و هەروها تاوەکو بە عارق و بە قمار ئەنگۆ لا بدا لە ذکری خوا بەگشتی و بە تایبەتیش لە نوێژدا بێ ئاگاتان دەکاتن. کەواتە ئەوە ئیثمە هەرە گەورەکەیتی و هەروها چەندین زەرەری دیکەش لە عارق و لە قمار کەوەکو معلومە بە تایبەتی لەلایەن طبیەکەی لەلایەنی عارقەوە کەوا چ زەرەرێکی هەیە لۆ عقلی ئینسان و هۆش و تەفکیری ئینسان و هەروها لۆ ئەعزایەکانی دیکەی ئینسان کەوا ئەوەی بێوێتن دەکرێت لە مەسادیرە طبیەکان لێ بکۆڵتەوە بە تەکید ئەوەی کە خوای گەورە حرامی کردیە بە تەکید زەرەری دنیا و قیامەتی بەندەی تێدایە ئەگەر ناخۆ خوا سوبحانه وتعالى چ ئیشی بە بەندەکان نییە. بە هەر حاڵ و هەروەها لە مەیسیریش دیارکەوە ئەو ماڵەی کە خوای گەورە پێی بەخشی کە پێویستە لە جێگای خۆی سەرفی بکەیت کاتێکەوە لە قماردا سەرفی دەکەی ئەوجە چ بە بردنەوە چ بە دۆڕاندن بە تەکید دوژمنداری تێدایە و بە تەکید ئەو ماڵە بە هەدەر دەڕواتن چ ئەوەی کە دەیدۆڕین چ ئەوەی بەدەستی دەینیتە لە بەرەوەی ماڵی حرام هەروەکو لە حرام هاتێەوە بە حرامیشی دەستیتەوە و ئیتر بەو شێوەیە زەرەری زۆر تێدایە. قل فيهما إثم كبير ومنافع للناس، منفعتیش تێدایە کە گوتمان ئێرە لێرە قۆناغێکە لە قۆناغەکان حرامکردن کە هێشتا بەتەواوەتی حرام نەکرا و منافع للناس دەفەن منافعیشی تێدایە لە عارق و هەروە لە قماریش. لە عارق بە تایبەتی ئەوانەی کە دەیکڕن و دەیفرۆشن منفعەتە و قازانجی دنیاوی لێ دەکەن ئەگەر چی طبعا حرامیشە حرامە بە تەکید ئەوەی کەوا چونکە هەر شتێک حرام بی کڕین و فرۆشتنیشی حرامە بە هەر شێوەیەک خوای گەورە دەفەرمێ ولا تعاونوا على الإثم والعدوان، بە هیچ شێوەیەک نابی کەسێک بەشدار بی لە مەسەلەی قمار یان لە مەسەلەی عارق و یاخود هەر شتێکی دیکەی کەوا شەرعەن حرامە بە هیچ شێوەیەک نابی یارمەتی دەربی بە هیچ شێوەیەک نابی یارمەتی دەربیتن لە کڕین و فرۆشتن و گواستنەوەی و بە هەر شێوەیەک لە شێوازەکانی. ئیتر ئەوە مەنافعی دنیاوی تێدا ئەو مەنفعاتانە لە کڕین و فرۆشتن و یاخود لە قماری کاسانێک هەیەکەوە دەیبەنەوە ئەوجە بە فرتوفێڵ بە هەر شێوەیەک کە ئەسلی حرامە بە هەر شێوەیەک بیتر و هەروە ئەو جێگای کەوا قماری تێدەکرێت کەسی خاوەن جێگاکە لەوانەیە قازانجی لەوەی دابی کە ئەو قمارە لەوێن دەرێ بکری ئیتر ئەوە مەنفعەتەشی تێدایە و یاخود وەکو ئەوانەی کەوا شەرابخۆرن یاخود عارەخۆر لەوانەیە وەکو بڵێ خۆشیەکی دەرونی کاتی لە ئەنجامدانی قمار و هەروها لە عارە خواردنەوە لەوانەیە بەدەست بێ ئیترەوە لە مەنفعەتەکانی تی بەڵام وإثمهما أكبر من نفعهما، بەڵام ئیثم و گوناه و تاوان و هەروها زەرەرەکەی زۆر زیاترە لە نەفعەکەی کەوە وەکو کەمێکمان لێی باس کرد. ويسألونك ماذا ينفقون، لێت پرسیار دەکەن یا رسول الله ماذا ينفقون، دەی باشە مادەم ماڵمان لە قمار صرف نەکەین ئەدی لە چی صرفی بکەین یا رسول الله؟ خوای گەورە وەڵام داتەوە قل العفو، العفو واتە الزیادە واتە ئەوەی کەوا لێت زیاد بوو لەوەی صرفی بکە لەوەی ببەخشە کەواتە ئەوەی کەوا لێت زیاد بوو بیبەخشەوە لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى. ويسألونك عن اليتامى لا عفوا ويسألونك ماذا ينفقون قل العفو
لو حديثك وإمام بخاري وإمام أحمد روايتان كذا أبي هريرة جرت خوالي رازي بي دفن في غمر صلى الله عليه وسلم فرمي أفضل الصدقة ما ترك غنى تاكترين صدقة وبخشين أو صدقة كوا ببخشي ولا لدواي بخشينكش أو أندت هبي كوا غني بي دولة من بي بيستد با برسيار كذا النبي. وفي رواية لا صدقة إلا عن ظهر غنى هيت كسيق لبويني صدقة بك مجر لدواي أو صدقي كذيك هشتا غنى ودولة من دي بدي بيدي وليبدأ أحدكم بمن يعول كواتا ببخشا بلام يكم جار لو كسانو دسبيكا بمن يعول واتأويكوا أو بربرسليان لمالو من داري خد دسبيبكا حتى أو باريكوا لا مالو من داري خد صرفتك كواجب بخيويان بكي كاتكوا بنيتي رزامندي خواي قورا دي بخشي وكو بيغمر صلى الله عليه وسلم دفرمي أو بارويك لدوي عائلكي خوتي دني كاتكوا بنيازي رزامندي خواي قورا أيش بصدقة لو تحسابها كواتا لوانو دسبيبكا لوانو دسبيبكا أو جا أوي كزياد ماوليد ببخشا لحديث هيشكا كإمام مسلم روايات كده جابري كوري عبد الله دجيرتو خواي قورا اللي رازي بي دفرمي ابدأ طبعا لبيغمبر صلى الله عليه وسلم ابدأ بنفسك فتصدق عليها دفرمي لخوتو دسبيبكا فتصدق عليها صدق لس نفس خودك بيداويستي نفسي خود زيبك فإن فضل شيء فلأهلك لخود زيادك أو ذا لبو عائلك فإن فضل عن أهلك شيء أدي قال لعائلك خود زياد بوهشتا فلذي قرابتك أو ذا بيد خزمك سكانت فإن فضل عن ذي قرابتك شيء أدي قال لخزمك سكانت زياد بو فهكذا وهكذا بوشيوي وبوشيوي فيقول فبين يديك وعن يمينك وعن شمالك واتا لخوته دسبيبك أقل لخوت زيادك لعائلك توصرفي بك لعائلك زيادك أو ذا لخزمك ودور برد أقل لواني زيادك أو ذا دفرمي فهكذا وهكذا واتا أو ذا برتبك لبو بيشا ولبو لا راس ولا ولا سبواتا لدور بري خود هر اوي كواز زانيت بيويست بي ببخشا او زبا هديه بصدقه بزكاه بهمو شيوازك ببخشا لبيناي خوي غور سبحانه وتعالى ذا خوي غور دفرمي كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون ابو شيويا خوي غور سبحانه وتعالى اتكاني خوي لوتان بيان دكا لوتان رون دكا توا لعلكم تتفكرون تاوكو بير بكنوا لتسي بير بكنوا في الدنيا والآخرة تاوكو بير بكنوا لدنيا والآخرة بير بكنوا لدنيا والآخرة يعني سي ديار الهموش تيق أصل ومسلمان بير بكاتوا مقارنة بين دنيا وآخرة بكا مقارنة بين دنيا وآخرة بتايبتي لبخشين باشترين هان دركوا هاند بدا لبوي كوا ببخشي بير كدنوي لحق الدنيا وحقة آخرة بير لدنيا بكوا بير لكمي دنيا بكوا بير لمؤقتي دنيا بكوا بير لويبكوا كوا أو دنيا دار البقاء نية بير لويبكوا كوا أو دنيا مقرنية ممرة بيدا تيدا بري أو ذا لمقابل دا بير لآخرة بكوا بير لآخرت بكو كوا دار البقايا بير لآخرت بكو كوا خير وأبقى خوشكاني آخرت زور تاكتر لخوشكاني دنيا وأبقى دشمينيتوا خوشي دنيا هرچند زور بي أوا ديار هرشتيشي كما وبمردن كوتاي بيدي للحظة ولا لناكاو دا كوتاي بيدي كواتا لعلكم تتفكرون في الدنيا والآخرة بير لدنيا والآخرة بكو لنتيجة دا دقيق قناعات كبيويست ببخشي لبينا إخوائي قولا لتمند ببخشا لا لعمرد ببخشا لكاتد ببخشا لبينا إخوائي قولا لمالد ببخشا لبينا إخوائي قولا سبحانه وتعالى رزيلي بنفس كاند بكالويك ولا غير طاعة إخوائي قولا الصرفي بكي إتر أو كاتب ربو مكيد بيني وكاتك وادقية السلامرق وكو إخوائي قولا سبحانه وتعالى بتايبتي بنسبة بخشين كاتك لكوتاي سورة المنافقون لو عند ربازك خواهي سبحانه وتعالى دفرمي كاتك مردن دقات سر إنسان مردني دقاته من قبل أن يأتي أحدكم فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين كاتك ومردن دقاته يقلنقو
لەوێن دەرێ لە سەرمەرگ دەڵێ یا ڕەبی خوا تەخیرم بکە لۆ چ تەخیرت بکە بە تەمای چی ئەگەر تەخیرت بکە دەفەرمی لەوێن دەرێ دەڵێتن فەئەصەدەقە وئەکون منە الصالحین تاوەکو سەدەقەی بکەم ببمە پیاوێکی صالح دیارە لەوێن دەرێش دەفەرمیتن وەلەن یوئەخر الله نەفسا ئیذا جاء ئەجەلها بەڵام کاتێک کە ئەجەل هات بە هیچ شێوەیەک خوای گەورە کەس تەخیر ناکا ئەوجا عولەما دەفەرمون تەماشاکە ئەو کەسەی کەوا لە سەرمەرگە داوا دەکا بیجێڕنەوە و تەخیری بکەن و هێشتا ڕوحی نەچێشن لەبەرچی بەس لە بۆی سەدەقە بکە لەبەرچی لەناو هەموو کردەوە صالحەکان ئیلا سەدەقەی هەڵدەبژێریتن دەفەرمی لەبەرەوەی لە سەرمەرگ کەوا یەقینە لەوێن دەرێ پاداشتی کار و کردەوە چاکان لۆ بە دیار دەکەوی تەمەشا دەکات سەدەقە پاداشتی لە هەموو شتەکان باشترە پاداش لە هەمووی باشتر لێ دەڵێتن تەخیرم کە هەتا ئەوکو سەدەقە بکەم تەخیرم بکە هەتا سەدەقە بکەم کەواتە ئێستا ئەو لە حەزاتانە بینتە پێشسای خۆی ئەوجا لۆی بە دیار دەکەوی کەوا چەندە ضرورە ئەوەی لێی زیادە ببەخشی لە پێناوی خوای گەورە سوبحانەوە وتەعالە تاوەکو بەربوومەکەی لەسرە مەرگەوە هەتا وەکو ڕۆژی قیامەت و لە بەهەشدا بیبینیتەوە کەوا چی لە بۆ ئامادەکرایە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون